الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خواهي قول سورة فصلت لآتي سيوسيد هذا فرمي: ومن أحسن قولا ممن دعا إلى الله وعمل صالحا وقال إنني من المسلمين. واتا چێلەو کەسە وتەو قسەی جوانترە کاتێک کە خەڵکی بانگ دەکا لۆ لای خوای گەورە سوبحانەه وتەعالا و بە خۆشی کردەوەی چاک دەکا و دەڵێ من لە ڕیزی مسلمانانم. دیارە بانگەوازیکردن لۆ لای خوای گەورە سوبحانەه وتەعالا وەکو ئیبن حەجەر دەفەرمی ڕەحمەتی خوای لێبی بە چەندین شێواز دەکرێت. یەک لەو شێوازانە بریتە لە تعلیم القورآن و فێرکردنی قورآنی پیرۆز کە وەکو ئیبن حەجەر دەفەرمی وهو أشرف الجميع کە ئەو شێوازەیان واتە فێرکردنی قورآنی پیرۆز لە هەموو شێوازەکانی تر بەهێزترە و هەروەها چاکترە. و دیارە فێرکردنی قورآنی پیرۆز ئەو کەسەی کەوا بەو کارە پیرۆزە هەڵدەستی ئەوە دەچێتە ڕیزی ئەو کەسانەی کە خوای گەورە سوبحانەه وتەعالا پێیان دەفەرمی ڕەبانی ولكن كونوا ربانيين بما كنتم تعلمون الكتاب وبما كنتم تدرسون. لسورة آل عمران رب العالمين دفرمي بمن رباني بتي دبيا رباني ديار رباني أو كسيك وكوريز وشرفك تنسيب دكريت سر الله تعالى تنسيب دكريت سر پروردگار دفرمي ببنا بنديشي سر بپروردگار بن رباني بن بتي بما كنتم تعلمون الكتاب وكل قراءتش كهاتيا بما كنتم تعلمون الكتاب واتوكو فير قرآن بوينا وهروها خلشي فير دكنو بخوتان دراسي دكن بوشي ويدبنا كسانيشي رباني. وهروها بيغنبري خواه صلى الله عليه وسلم دفرمي خيركم من تعلم القرآن وعلمه وكل صاحب بخاري دهاتيا برواياتش إن أفضلكم من تعلم القرآن وعلمه. وهروها لروايات إمام أحمد داهت دفرمي خيركم من تعلم القرآن أو علمه. إتار تاكترين خلق أو كسيا كوا قرآن بيروز فير بو خلقيش فير دكا. وكو ابن كثير رحمة خوالي بدفرمي لوي أو كسا تاكترين كسا بخوي فير بو تكميل خوي كردية خوي كامل كردية أو ذا هەوڵ دەدا خەڵکی دیکەش تەکمیل بکا و کامل بکا عکسی ئەو کەسەی کە خوای گەورە سوبحانەه وتەعالا لە سوورەتی النەحل باسی دەکا الذين كفروا وصدوا عن سبيل الله زدناهم عذابا فوق العذاب بما كانوا يفسدون. ئەوانەی کەوا بەخۆی کوفر دەکا و هەروەها دەبنە ڕێگر لە ڕێگای خوای گەورە سوبحانەه وتەعالا واتە لێ ناگەڕن ئەو خەیرە بە خەڵکیش بکە ئیتر ئەوانە لە بۆ خۆیان و لە بۆ خەڵکی دیکەش دەبنە بەڵاو موسیبەت لەوێ خوای گەورە دەفەرمی ئەوانە عەذاب لەسەر عەذاب سزا لەسەر سزا دەدرێن بە سەبەبی ئەو فەسادی کە دەکرێت. ئیتر عەکسی ئەوە ئەو کەسێک کەوا خۆی فێری قورئان پیرۆز دەکا و خەڵکیش فێر دەکا چاکترینی خەڵکە. و هەروەها یەکێک لە فەزلەکانی فێرکردنی قورئانی پیرۆز ئەوەیە کە وەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمی هەر کەسێک ئاەتێک فێرە کەسێک بکا لە قورئانی پیرۆز هەتا ئەو ئاەتە دەخوێندرێتەوە ئەو ئەجر و پاداشتی دەنووسرێ. و هەروەها لە حەدیثێک کە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمی هەر کەسێک عیلمێک فێرە کەسێک بکا هەتا وەکو کاری پێ بکرێ ئەو عیلمە ئەجر و پاداش لە بۆ ویش دەنووسرێ بەبێ ئەوەی لە ئەجر و پاداشتی عاملەکە کەم بکرێتەوە. ئیتر بەڕاستی فێرکردنی قورئانی پیرۆز چاکترین شتە کە ئینسانی مسلمان ئەو تەمەن و ئەو عومرەی کە خوای گەورە پێی بەخشیە بەڕاستی چاکترین شتکەوە ئەو تەمەنەی لێ سەرف بکە فێرکردنی قورئانی پیرۆزە. و هەروەها چاکترین شتە لە دوای عەقیدەی تەوحید کاتێکەوە بەندەیەک لە ڕۆژی قیامەت لە پەراوی کردەوەکانی نووسرا بێت کەوا ئەو کەسە خزمەتکاری قورئانی پیرۆز بووە لە خزمەتی قورئانی پیرۆز بە بە فێربوون بە فێرکردن بە لێکدانەوەی و مانا و تەفسیرەکەی و هەروها بەکارکردن پێی. ئیتر چاکترین شت کەوا ئینسانی مسلمان لە خزمەتی دابی قورئانی پیرۆزە. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين.